بناوی خوای گەورە سڵاوتان لێبێت بینێرانی بەڕێز و خۆشەویست وتاری هەینی لە هەرێمی کوردستان کۆت و بەند دەکرێت با بڕیاری وەزارەتی ئەوقاف حکوومەتی هەرێمی کوردستان لەمەوە دووە ناونیشانی وتاری هەینی بۆ مامۆستایانی ئاینی دیاری دەکرێت بۆ ئەم فتێش دوو ناونیشان دیاری کراوە کە یەکیان باسکردن لە فلیمە ئێرانیەکە. لە بەرنامەی ئەمڕۆ بە میواندارێک لە بەڕێزان دکتۆر هەورامان گەسێنەی سەرۆکی لیژنەی ئەوقاف لە پەرلەمانی کوردستان هەروەها دکتۆر ئیدریس کاریتانی زانای ئاینی باز لەوە دەکەین هۆکاری کۆتوبەندکردنی وتاری ئاینی لە هەرێمی کوردستان بۆچی دەگەرێتەوە ئایا ئەم کۆتوبەندکردنە تەنها پەیوەندی بە وەزارەتێکەیە یاخود پەیوەندی بە کۆی سیستەمەکەوە هەیە و دەبێت مامۆستایانی ئاینیش چۆن مامەڵە لەگەڵ ئەم سانسۆرکردن و کۆتوبەندەدا بکەن. هاوشێوەی ڕژێمە شمولیەکانی ناوچەکە و جیهان دەسەڵاتی هەرێمی کوردستان دەیان ساڵە کار لەسەرەوە دەکا سەرجەمی کایەکانی کۆمەڵگە و دامەزراوەکانی بخاتە خزمەت و بەرژەوەندی خۆی و گروپێکی سنوورداری حیزبی و حکومی و بنەماڵەییەوە. بڵاوبوونەوەی کورتە فیلمێکی فارسی لەسەر ڕووداوەکانی سەرەتای هاتنی داعش بۆ عێراق و هەرێمی کوردستان کە تیایدا چاو خراوەتە سەر فەرماندەیەکی سەربازی ئێران گوایە ڕۆڵی لا پاراستنی هەولێر دابینیوە لەو میانێشدا کەساتێکی دەسەڵاتداری ئەو کاتی هەرێم بە جۆرێک وێناکراوە کە نیگەرانی لێکەوتوتەوە. لەو میانەیەدا بۆردی دیاریکردنی وتاری هەینی لە وەزارەتی ئەوقاف بۆ وتاری ئەم هەفتەیە باسکردن لە بڵاوبوونەوەی ئەو ڤیدۆیی کردووە با یەکێک لە هاتەوەرەکانی وتاری مامۆستایانی ئاینی. دیاریکردنی وتاری هەینی بۆ مامۆستایانی ئاینی و بە تایبەتیش لەسەر پرسێکی لەو شێوەیە لە تۆڕە کۆمەڵاتیەکان کاردانەوەی لێکەوتەوە و هاوڵاتیان بە سیاسیکردنی کای ئاینی ناویان بردووە کە ساڵەهایە حکوومەت هاوشێوەی چاکسازیەکەی دروشمی تەجریم و تەحریمی دەڵێتەوە. هاوڵاتیان باس لەوە دەکەن کە جگەلەوەش لە مێژووی نزیکدا چەندین ڕووداو هەبوون نەک تەنها بێڕێزی و سوکایەتیان بۆ کەس و توێژێک تێدا بووە شایەنی ئەوە بوون بەرگریشیان لێ بکرێ بەڵکو بەشێک لەو کەسانە ڕۆح و جەستەیشیان لە بین براوە و بۆ هەمیشەیی ناویان لە ژیان کوژێنراوەتەوە کەچی وەزارەتی ئەوقاف بێدەنگی لێ کردووە. هەندێک باس لەوە دەکەن کە ئەگەر گرنگ و پێویست بێ باس لە قەدر و ڕێزی مرۆڤ بکرێ و سوکایەتی پێنەکرێ بۆ تەوجیه نەدرا باس لە ڕفاندنی قوتابی لە بەردەم زانکۆ و کوشتنی بکرێت بۆ نەوترا کوشتنی کەسانێک لەسەر نووسینی و ڕای ئازاد و قسە چ تاوانێکی گەورەیە. ئەگەر بابەتەکە شکاندنی شکۆی مرۆڤە بۆ سووتاندنی ڕیشی مامۆستای ئاینی شەقدان لە مامۆستای موچەخوراوی بێدەرەتان نەبوون بە وتاری هەینی. هەروەها هاوڵاتیان دەڵێن ئەگەر لە هەرێمی کوردستان مرۆڤبوون سەنتەرە و هێندە گرنگی هەیە بەرگری لێ بکرێت بۆ باس لە خواردنی بژێوی ژیان و گوزەرانی خەڵک لەلایەن حکوومەتەوە ناکرێت. لە کاتێکدا لە ئیسلامدا پاراستنی ماڵ و دارایی یەکێکە لە پێنج مەبەستەکەی شەریعەت و مرۆڤ ئەگەر لە پێناو پاراستنیدا بکوژرێت شەهیدە. ئەمە جگەلەوەی چەند مانگێکە لە پارێزگاکانی دهۆک و هەولێر دایان کەس بە تاوانی نیازی خۆپشاندان یان بە تاوانگەلێک کە گومان لە ڕاستی و سەلماندنیشیدا هەیە زیندانی کراون. بەڵام وەزارەتی ئەوقاف هیچ قسەیەکی لەو بارەیەوە نەبووە. هەر سەبارەت بە دیاریکردنی یەکێک لە هاتەوەرەکانی وتاری ئەم هەینیە بۆ بابەتی گرتە ڤیدۆیەکە فەرێدون غەریب بەڕێبەری بەڕێوەبەراتی ئەوقافی سلێمانی بە پەیامی ڕاگەیاند مامۆستایانیان ئاگادار کردوتەوە کە لەسەر یەکێک لەو دوو تەوەرە وتار پێشکەش بکەن کە لەلایەن بۆردی دانانی وتار لە وەزارەتی ئەوقاف دیاری کراوە. ناوبراوتیشی ئەگەر مامۆستایانی ئاینی پابەند نەبن بە بڕیارەکەوە ئەوە هیچ لێپێچینەوەیەکیان لەگەڵدا ناکەن. جارێکتر سڵاوتان لێبێت بینێرانی بەڕێز سوپاس بۆ میوانەکانمان کاک دکتۆر بەخێر بنێک لە بەرزستانەوە دەست پێ بکەین دەبێت بۆ چوونی بەڕێزت بزانم لەبارەی کۆتوبەندکردن و هەوڵەکان بۆ سنووردارکردنی وتاری ئاینی لە هەرێمی کوردستان. بەڵێ بسم الله الرحمن الرحیم الحمد لله رب العالمين والصلاة والسلام الأتمان الأسلمان على سيدنا ورسولنا محمد وآله وصحبه أجمعين. سپاس بۆ بەڕێزتان برای بەڕێز کاک حەکیم و سپاس بۆ میوانە بەڕێزەکەتان کاک دکتۆر ئیدریس کاریتانی و سپاس بۆ بینەرانی بەڕێزیش کە ئەم دەرفەتە لە ڕێی شاشەی کەناڵی پەیام
ئەقۆزینەوە بۆ گفتوگۆکردن لەسەر ئەو بابەتە. سوپاس بۆ ئەو بینەرانش کە بینەرمانن و کاتی خۆیان بە ئێمە ئەبەخشن. خۆی بەڕاستی کاک حەکیم خوتبە و تاردان لە ئیسلامە بەتایبەت وتاری جمعە و وتاری جەژنەکان و وتاری نوێژەکانی بارانبارین و مانگیران و خۆرگیران لە ئیسلامە گرنگێکی زۆر زۆر گەورەی هەیە و هەر لەبەر ئەوەشە کە بەڕاستی چونکە کاریگەری زۆر زۆرە لەسەر مجتەماع و لەسەر کۆمەڵگا. پێغەمبەری خوا صلی الله عليه و آله وسلم خەتیبی موسڵمانان بووە. وتاری هەینی پێغەمبەری خوا داوێتی صلی الله عليه و آله وسلم و یەکێک لە ئەرکەکانی خەلیفەی موسڵمانان سوڵتانی موسڵمانان ئەوەیە کە ئەبێ ڕاستەوخۆ خۆی خەتیب بێت، ئەبێ وتاری ڕۆژی جمعە خەتیبی ڕۆژی جمعەی موسڵمانان خەلیفە بێ لەو شوێنەی کە خۆی تیادا ئانیشێ. لەبەرەوە بەڕاستی کاریگەریەکی زۆر زۆر گەورەی هەیە لەسەر کۆمەڵگا، هەر بۆیە خوای پەروەردگار واجبی کردووە نوێژی هەینی و خوتبە زۆربەی هەرە زۆری زانایانی ئیسلام فقهای ئیسلامە فەرمون ئەو خوتبەیە ئەو دوو خوتبەیە لە ڕۆژی هەینی لە وتای ڕۆژی هەینیە واجبە. یعنی ئەگەر وتاری هەینی ئەگەر خوتبەی تیانە درێ مەگەر لە حاڵەتێکا بێ ینی نەگونجێەوە نەکرێەوە زۆر زۆر وەکو بڵێ ئەستەم بێ ئەگین جمعەکە دروست نابێت، جمعەکە دانامەزرێت. کەواتە زۆر گرنگە و بەڕاستی هۆکارەکەیشی ئەوەیە کە خوای پەروەردگار و پێغەمبەری خوا صلی الله عليه و آله وسلم و ئەم شەرع پاکە ئەم مەنهەجە جوانە ڕۆژی هەینی کە کۆبوونەوەیەکی هەفتانەی موسڵمانانە بۆ لەبەر ئەوە کە لە معاناتی ئەو خەڵکە بکۆڵێتەوە و تیایدا تەوجیهات بدرێ و تیایدا خەڵک پەروەردە بکرێ و تیایدا خەڵک ئاڕاستە بکرێ بە ئاراستەیەکی تەندروست بە ئاراستەیەکی جوان. و لە مێژووی خەباتی کوردەواری خۆشماندا ئەبینین ئەو خەتیبانەی کە هەڵکەوتون کاریگەری زۆر زۆر گەورەیان هەبووە لەسەر کۆمەڵگای خۆمان، کاریگەری زۆر گەورەیان هەبووە لەسەر بەرەو پێشچوونی ئیسلاح و چاکسازی مجتەمەع و کۆمەڵگای ئێمە. دێتەوە سەر باسی ئەوەی کە ئەوەی کە هەیە کە ئایا وتاردان و وتاربێژ و ئەوانە خۆی لە ڕاستیدا دەبوو ئەم وڵاتەی ئێمە لایەنە پەیوەندیدارەکان حکوومەتی هەرێمی کوردستان وەزارەتی ئەوقاف طبعاً وەزارەتی ئەوقاف کە ئێمە ئەڵێن تەنها باسی ئەمڕۆ ناکەین باسی دوێنێشەکەین بەڕاستی ئەوەی کە ئێمە بۆ ڕوبع قەڕنێک زیاتر ئەڕوا حکوومەتمان هەیە وەزارەتی ئەوقافمان هەیە ئەبوو بەرنامەی زۆر گەورەی هەبوایە بۆ ئیسلاحکردنی وتار و وتاربێژان و اینجا بەرەو پێشوونی مزگەوتەکان. ئەسڵان واتەن دروستتر بوو وەکو ئێمە ئەو ڕۆژەر کە ئەو بەڕێزانە و مامۆستا بەڕێزانە لە لیژنەی باڵای بۆردی وتاری هەینی کە هاتنە پەرلەمانی کوردستان من پێم وتن تۆ بەڕاستی دەبوو یەکەم جار دەست بۆ ئەوە ببرایە کە تۆ خەتیبی باش پێ بگەێنی، خەتیبی باش پێ بگەێنی بەرنامە دەبێت چۆن خەتیبی باش پێ بگەێنی. تۆ کە خەتیبی باشت پێگەیاند پێویست ناکە عینوانی بیتێ، پێویست ناکە ڕووس ئەقلامی بیتێ، ئەو خەتیبە باشە کە تۆ پێگەێنی خۆی وتاری باش ئامادە ئەکا. ئایا ئەو خەتیبە گەورە گەورانی کە لە کوردستانە هەڵکەوتون کە ناویان دەرکردووە عینوانیان بۆ داناون؟ نەخێر. باشە بەس تۆ چۆن لەو دانانی عینوانانە دەڕوانی؟ ئەم عینوانانە خۆی دوو جۆرە کە ئێمە ئەگەر بەڕاستی بۆکو بڵێ بە شێوەیەکی واقعی سەیری بابەتەکە بکەین من ئەو ڕۆژە پرسیارم لێکردن هەم وەکو لایەنێکی وەکو پەرلەمانی کوردستان وەکو سەرۆکی لیژنەی ئەوقاف وتم کاکە گیان قسە هەزارە دوانی بەکارە ئەگەر ئەمە ئێوە بتانەوێ خەتیبەکان کۆت و زنجیر بکەن ئازادی بەرتەسک بکەنەوە بتانەوە چەند عینوانێک دابنێن بە خەتیب بڵێن لەم عینوانانە نابێت لا بدەی ئەمە شتێکی زۆر زۆر ئەستەمە و ئەمە قابلی قبوڵیش نییە بەڕاستی
ئەمما ئەگەر ئەمە شتێکی ئیختیاری بێ ئیجباری نەبێ سبێنێت تۆ نەڵێ بە خەتیبەکان کاکە وەڵا ئەگەر ئەو بابەتە باس کەیت و بابەتە باز نەکەی ئەوە ئیجراعاتتان لەگەڵ ئاکەین ئەوان وتیان مامۆستا ئێمە کەم و زۆر بە هیچ جۆرێ ئەم بۆردە باسی ئەوەی تیان نییە کە خەڵک ئیجبار بکرێ و خەتیب ئیجبار نووسراو هەیە بڵاوکراوەوە هەری ئەو قافە بۆ نمونە من وەکو نازانم وەکو نووسراوەکە داوا دەکە کە پابەند بن بەو ڕێنمایانەی کە بەڵێ بەو نامنیشانەی کە دیاری دەکرێت بەڵێ خۆی ئەوان خۆیان ڕەدیەکەنەوە ڕاستێکەڵێ ئێمە شتیوان ناڵێن و شتیواشمان نەوتووە ئەوە وەکو خۆیان من قسەم لەگەڵاکتم کاکی جان ئێوە لە ڕاستیدا نیشتیوا هەیە کە ئێوە لایەنێک پێتان بڵێ بێ ئاوا بێ و ئاوا بێ بۆ جۆرە بێ بۆ جۆرە نەبێ ئەوان ڕەدیان کردە وتیان شتیوان نییە کە بەڕاستی کاک حەکیم مەگەر شتیوا بێ ئەوە جارە هەر ناچێتە سەر و بەڕاستی هەم ئێمە وەکو لیژنەی ئەوقاف لە پەرلەمانی کوردستان و ئیمام و خەتیبەکان و زۆرێک لە خەڵکی کوردستان هەڵوێستیان هەبێ لەسەر ئەو بابەت چونکە تۆ ناتوانی شتێک بێنی غەسبی کەی لەسەر خەڵک ئێوە کاتە چی فەرقە بێ لەگەڵ حکوومەتی بە ئاساکاتێکە کە غەسبی ئەکرد و ینی بە زۆرم لێ دەبێت ئەو شتە باسکەن و دوعا بۆ فڵان کەس بکەن و دوعا لە فڵان کەس بکەن ئەوە طبعا ئەوان ئەڵێن ئێمە بە شتێکی ڕسمی کووە موسەمسەکی ڕسمیمان بنێ کە ئێمە شتیوامان کرد وەڵە شتیوان نییە چونکە شتیوا ئەگەر هەبێ ئەوە ئەستەمە و ناشێتە سەر جا بەسەکەی من ئەوەیە بەڕاستی تۆ بتەوێ کۆت و زنجیرت لە دەستی ئیمام و خەتیبەکان و لە زمان و لە زاریان بنەی لە کوردستان و بابەتێکی زۆر ئەستەمەوە ناشێتە سەر دەکرێن وڵات کاکی تۆری دیس جەنابیشت بەخێر بێ سوپاس بۆ ئامادەبوون و دەمەوێت سەرنجی بەڕێزشت بزانم لەسەر مەسلەی هەوڵدانان بۆ کۆتوبەتکردنی وتاری ئاینی لە هەرێمی کوردستان یاخود بچووکردنەوەی ڕۆڵی مزگەوتیش لە کێوە دەستی پێکردووە ئەم دیاردەیە بڵین ئایا تازەیە؟ بەناوی خۆی گەورە میهرەبان دانەریزەی و ڕاگری ئاسمان درود و سەلام لەسەر گیانی پێغەمبەرمان صلی الله عليه وسلم سوپاس بۆ جەنابەت و بۆ ئەم کەناڵە بەڕێزە کە احتیمام و گرنگی بە بابەتەکان دەداوە سوپاس بۆ میوانی خۆشەویست و بەڕێز دکتۆر هەورەمان کە سەرەتایەکی جوانی لە قەزیەی گرنگی بابەتی ڕۆژی جومعە و ئەهەمیەتی ڕۆژی جومعە باس کرد من بۆیە دەچمە لای بەشەکەیتر ئەویش ئەوەیە ئایا ئەم بابەتە هۆکارەکەی بۆچی دەگەڕێتەوە دیارە ئەمە چەند بڵین ڕەهەند و بانگراوندێکی ئەم بابەتە ینی بە تەنها علاقەی بە مامۆستای ئاینی وە نییە و علاقەی بەس بە کۆمەلگاوە نییە و علاقەی بەس بە دەسەڵاتیشەوە نییە سەرەتا من پێم خۆشە بڕاشکاوانە هەندێک قسە باس بکەم ئەویش ئەوەیە ئێمە وەکو مامۆستای ئاینی مێژوویەکی زۆر شکۆمان نییە لە تاریخ ئەو مێژە شکۆیە بگەڕێتەوە بۆ ئەوەی کە لە تاریخ شتیوا لەگەڵ ئێمە نەکرابێ یا قبولی ئەم بابەتەمان نەکرد بێ بەڵکو گە بە سەریح بڵین بە بەردەوام لە دوای بڵین کۆتایی هێنان بە خلافەتی ڕاشدی ڕەزای خۆیان لێبی اینجا کاتێک دەوڵەت دروست بۆ زۆربەی کاتەکان دەوڵەت لەبەرەوەی مزگەوت و مامۆستای ئاینی بانگراوندێکی بەهێزی لە پشتەکە قورئان و سنەتی پێغەمبەرە صلی الله عليه وسلم و مزگەوت و پێگەی مزگەوت و ئەو ئاەتانەیە کە فەرمان بە هاتنە مزگەوت دەکات بە بەردەوام دەسەڵات ئەم سنفەی بەکارهێناوە ئەوش بە سەبەب چەند هۆکارێک هۆکاری یەکەم ئەوە بووە کە مامۆستای ئاینی بەردەوام ینی لە ناو حزبێک و ڕەوتێکدا نەبووە تا دیفاعی لە کەسێک بێ دیفاعی لێ بکە و بەردەوام واتە کەسێک بووە یعنی بەلاواز دەرکەوتووە بۆیە دەسەڵات سوودی لێبینیوە دووەم بەڕاستی دەسەڵات کە دەزانێت ئەم بابەتە قسەی مامۆستای ئاینی لە کۆتاییدا قسەی قورئان و قسەی سونەتە یا بەلای کەم بانگراوندێکی هەیە کە هەر قسەیەک دەیکات دەعمێک بە قورئان و بە سونەت و بە ئایەت و بە حەدیث دەینتەوە باشتر قبول دەبێت لە کۆمەلگا بۆیە دەسەڵاتەکان بەکارهێننەوە بۆ بەڵگەی ئەوەش لە سەردەمی عومەری کوڕی عەبدولعەزیز ڕەزای خوای لێبی بڕۆن تەماشای ئیشە گەورەکانی بکەن یەک لە ئیشەکانی ئەوە بووە کە هەندێک لەو خەتیبانەی یان زۆرینەکەی ئەو خەتیبانە ئەو کاتەی قسەیان بە ئالوبەیت و بە بنەماڵەی عەلی کوڕی ئەبی تاڵب ڕەزای خوای لێبی کە ئامۆزای پێغەمبەر عەلەیهی سەڵام کە زاوای پێغەمبەر عەلەیهی سەڵام قسەی بەو گوتو ئەو قەتعی کردووە کەواتە ئەمە تاریخێکی باشمان نییە پێم خۆشە ئەم حەقیقەتانە باسکەین لۆ ئەوەی خەڵک سەرگەردان نەبێت چۆن دەبێ مامۆستا شتیوا قبوڵکە نا ئەمە خاڵی دووەم
کە عیلاقەی بم بابەتە لە ساڵی 1930 بەسەرەوە کاتێک کە وەزارەتی ئەوقاف دروست بوو بە تایبەتی لە میسر ئەوە بە پرۆژەیەکی فەڕەنسی دروست بوو بۆ فەصلی دین لە ژین فەصلی دین لە حیات چونکە کاتێک دەڵێن علمانیت بەس ئەوە نییە برێت دین با دەوڵەتداری نەکە نا دین لە حیاتدا دەبڕی لە حیات یعنی هەر جونگەیەک لە حیات عیلاقەی بە بڵین دینداریوە بی ئەوان قەتعی دەکەن کاتێک ئەو وەزارەتی ئەوقافە دروست بوو بۆ ئەوەی مامۆستای ئاینی لە پێگەیەکی جەماوەری کۆمەڵایەتی پێگەیەکی دینی پێگەیەکی سیادی بینە دەرێ بینە ناو پێگەیەکی حرفە و پیشە ئێستا وەزارەتی ئەوقاف و مدیری ئەوقاف کاتێک قسە لەگە مامۆستایەکی ئاینی دەکات دڵ کاکە تۆ مۆزەفی ئاگادار بە یعنی مۆزەفی وەکو زابط و جوندی تەعاملی لەگەڵ دەکا هەڵسوکەوتی لەگەڵ دەکا هەستا دانیشە بڕۆ بخۆ بنو بڵێ خلاص ئەمە بەڕاستی حاڵەتێکی خەتەر بوو بەڵام لە درێژایی تاریخی ئیسلامی ئومەی ئیسلامی کە مەزدەری قەرارات بوو ئەم کێشەی حەل کرد بە واستەی ئەوەی کە مەزدەری ژیانی مامۆستای ئاینی جێڕاوە لەسەر شانی ئومە یعنی دەوڵەتیش نا شانی ئومە واتە تەدریس تعلیم مامۆستای ئاینی و خیبراتی ئاینی و مەجالی و گوتنی حەق گەڕاوە قراری ئومە و ئومە لە وەقفەکانی خۆی معاشی مامۆستای دەدا بۆەوەی ئەم حاڵەتە ڕوونەدا بەڵام دوای ئەوانە زیرەکانە هاتن ئەویان کرد بۆیە ئەمە بەشێک بەشی دووەم کە ئەمڕۆ وەزارەتی ئەوقاف ئەوەی کردێ بەڕاستی ئەمە کۆمەڵێک لێکەوتەی زۆر خراپی دەکەوێتەوە لێکەوتە یەکەم زەربەچی گەورە لە سومعەی ئەو دەسەڵاتەی هەرێم دەدا کە دەسەڵاتی هەرێم بەرەو جۆرێک لە دکتاتۆریەت دەچی من نایشارمەوە یعنی ئەم جۆرە ئەتو عینوانی لۆ بنێری و ناوڕۆژی لۆ بنێری و برێ ئەگەر لەوەش لابدەی عقوبەت دەدەم ئەمە لە مۆریتانیا کرایە لە ئوردن کرایە لە میسر کرایە لە زۆر لە وڵاتانە کرای بەڵام ئەم وڵاتانە سومعەیەکی باشیان لە بانگراوند و بانگەشەکەی خۆیان نییە کە پێ دەڵێن دیموکراسی کەواتە دەوڵەت سەرەتا زەرە دەکات هەر دەوڵەتێک هەر سیستەمێک ئەگەر جێ لە خەتیبی خۆی نەگری جێ لە عاقڵمەندی خۆی نەگری جێ لە بیرمەندانی خۆی نەگری جێ لە وشیارەکانی خۆی نەگری بەرەو وڵاتێکی ئەمنی دەچی لە دواییدا دەبێتە وڵاتێکی عەسکەری وڵاتی عەسکەری چەندە بە قووەت بی بەرگەی جەماوەر ناگری بۆ نمونە حوسنی مبارەک کاتێک ڕووخان لە قیمەی دەسەڵاتی ئەمنی و سەربازی بوو قەزافی کاتێک ڕووخان لە قیمەی دەسەڵاتی ئەمنی و سەربازی بوو هاکەدا نامێ نمونەکان بینم بۆیە من سەرەتا ئامۆژگاری دەسەڵات دەکەم کە دەسەڵات بەم خەتوەیە زەرەرێکی گەورە لە خۆی دەدا ڕاستە ئەمڕۆ لەوانەیە کۆمەڵە خەڵک هەدیەی پێوەرگرن بەڵێ ئەوە تا خەتیبەکانم کڕ کرد مزگەوتشم کڕ کرد بەڵام بڕوان پێ بکە ئەو بە دەرەجێک ئەوان زەرەر دەکەن چونکە سومعەی ملەتی کورد بەسراوەتەوە بە سومعەیەکی دینی تەنانەت ڕەمزەکانی کوردیش کە ئەوان شانازی پێوە دەکەن قازم محەممەد شێخ مەحموود مەلا مستەفا هەمووی ڕەمزی دینین بەوەش جەماوەر قبوڵی کردوون و ئەگەر ئەوان بیانەوێ ئەو جەماوەرە لە دیندا بڕن دڵنیا بکەم ئەوە لە دەسەڵاتی خۆیاندایان دەبڕن ئەوەکو ئامۆژگاری کارێک ئەدین و نەسیحە یەک لەوانە کە من ئامۆژگاریان دەکەم ئەو ئیشە نەکەن دوو مجتەمەعێک کە بێوێت داهێنان بکە تاچێک کە بێوێت داهێنان بکە عاقڵمەند بێ ژیر بێ توانادار بێ خزمەت بە نیشتیمان بکە خزمەت بە ئاوەدانکردنەوە بکە لە کۆتاییدا کورد ببێتە صاحبی حەضارەت صاحبی دەوڵەت صاحبی ئینتیمای نیشتیمانی صاحبی ئاوەدانکردنەوە دەبێت تاکەکانی وشیار بن بەم جۆرە عسکەریە بەم جۆرە ئەمنیە تاکەکانی وشیار نابن چونکە تو مامۆستاوەکو بە بەغای لێ دێ وەرەقەچی بۆ دەنێری کاکە ئەوم لۆ بخینەوە اینجا ئەوەش چدە چی لێ دەرهەنجامی چ دەبی کەواتە کۆمەلگایەکی دواکەوتوو و بەرهەمدەینی چونکە یەک لە سەرچاوە ئەساسیەکانی وەعی کۆمەلگا وتاری جومعەیە لۆیش یەک لەوانە کە بەندە زۆر گلەیم لە مامۆستایانی ئاینی هەیە کە مامۆستای ئاینی وەکو پێویست خۆیان ئامادە ناکەن تاوەکو ببنە مەزدەری ئیلهامی وەعی کۆمەلگا چونکە کۆمەلگا گە وەعی نەمینە گۆڕانکاری ناکە ئەگە گۆڕانکاری نەبوو ستەمی لێ دەکەوت یەک خاڵیت کە لۆ تەواو دەکەم ئەگەر ڕێم بدەیت ئەویش ئەوەیە مامۆستای ئاینی بە خۆی بەشێکی تەبعاً بەشێکی تاوانبارە بۆ تاوانبارە چونکە قبوڵی ئەوە دەکا کاتێک مەبدەئێک ئیثارە دەکات دیفاع لە مەبدەئەکەی خۆی ناکە بۆ نمونە ئەم حاڵەتە هاتووە دەبوو مامۆستای ئاینی ئێستا بەلای کەم بەیاننامەیەک دەرکا کاکە معارەزە بێ کاکە بەلای کەم قسەیەک بکە
بڕوان پێ بکە هەندە گروپیان هەیە وەکو مژدە باسی دەکەن لە بینی خۆیان لۆ چووکەت پاڵ دەداتەوە و خوتبەکەی لۆ دەخینەوە منە قسانە بە سەریحی دەکەم لۆ ئەوەی خەڵک مامۆستای ئاینی بە مقدەس تەمەشا نەکا وەلەو مقدەسیەی زەربە لە ئیسلامدا ئیسلام عەزیمە قورئان عەزیمە پێغەمبەر عەزیمە ئوممە عەزیمە بەڵام مەرج نییە ئەمە ئاوا بین لە بەران دێ دەبێ ئاگات لێبی ئەوەی کە مەلا دەیکا ئەوە دین نییە ئەوە شەخسەکەیە بۆیە مامۆستای ئاینی بەخۆی جاریوە مدیرێک تەلەفۆنی لۆ دەکای کۆمنتێکی نووسە کۆمنت دەڵێ بڕۆ کۆمنتەی ڕشکەوە ڕێک دەستی ڕەشی دەکاتەوە کەواتە مامۆستای ئاینی بەخۆی قبوڵی ئەو وەزعی کردووە و لە وەرشی خراتر بەسەر دێ ئەگەر دیفاع لە مەبدەئی خۆی نەکا کەسێکی هیچ بڕوای بە قیامەت نییە کە مەبدەیەک دەڵێ دیفاعی لێ دەکا مامۆستای ئاینی نایە دیفاع لە مەبدەکەی خۆی بکە بۆیە مەحاڵەتەکەیەتی بۆیە بەڕاستی ئەم قرارە ئەم بڕیارە شتێکی خراپە ومێت دەکەم سەرەتا دکتۆر هەورەمان و ئەوانەی کە لە لێژنەی پەرلەمانن ئەم خاڵە بەجددی وەرگرن چونکە ئەمەشتی پێی بەدواوە دادێ دووەمیان وەزارەتی ئەوقاف بەخۆی ئەگەر بووە ساحەبی مامۆستای ژیر و عاقڵ بێ و شیار بێ بەم قرارەدا بچێتەوە سپاس دەکەم کاک دکتۆر هەورەمان سەبارەت بە ڕۆڵی وەزارەتی ئەوقاف یعنی ئەمە وەزارەتی چ ڕۆڵێکی هەیە بۆ نمونە لەو کوابەرگیریکردن لە مامۆستایان کاتێک کە بۆ نمونە سوکایەتیان پێکراوە یاخود ئەو کاتێک کە سوکایەتی بە پێغەمبەر دووری خوای کرد لە فەڕەنسا ئەم وەزارەت هیچ ڕێنماییەکی نارد بۆ مامۆستایانی ئاینی کە بەرگری لە پیرۆزیەکانی ئیسلام بکەن خۆی بەڕاستی ئەوە یەکێک بوو لە گلەیە گەورەکان کە لە کاتی خۆی ئەمە لێمان کردن بەڕاستی باش وەزارەتی ئەوقاف ئەبێ ئەوەی کە ئەرکی سەرشانی خۆیەتی ئەوە بکە نەک ئەوەی کە ئیشی ئەو نییە تەدەخلی تا بکات ئەمە لێرەوە بەڕاستی بەدڵسۆزانە قسە ئەکەین وەکو جەنای مامۆستا کاک دکتۆر ئیدریس فەرمووی وەکو نەسەحەتێک و ئامۆژگاریەک چونکە ئەڵێ دۆستم ئەوەیە کە ئەم گرێنێ ئەوەی کە لە کاتێکا کە هێرش کرایە سەر پێغەمبەری ئیسلام صلی الله عليه و آله وسلم ئێبینیمان کاکە خۆ ئەمە بوهتانێک نییە بۆیان بکەین ئەگەر بوهتانە ئەو ئەتوانن لە دادگا داوامانە سەر قەید بکەن و بڵێن کاکە وەڵا بوهتانیان بۆ کردی زەمە قسەیەکی حەق و قسەیەکی واقعی و دڵسۆزانەیە باش لەلایەن فەڕەنساوە خراپترین جۆری بێڕێزی و ئیستیهزاء کرا بە مقدەسترین مقدەساتی ئومەتی ئیسلامی باش بە موسڵمانان بەڵام نەک هێرشی نەکرایە سەر نەک ئیدانە نەکرا بەڵکو بە پێچەوانەکەی چون دیفاعیشان لێ کرد ئەوە بێمە کۆمەڵە لە ئەندامانی پەرلەمان و فراکسیۆنەکان چوین یاداشتێکماندا لە ڕێی قونسوڵی فەڕەنساوە بە سەرۆکی فەڕەنسا و بە مەقاماتی فەڕەنسی بەڵام بە پێچەوانەوە هەر ڕێک دوای ئەوە ڕۆشتن تەئیدی خۆیان بۆ فەڕەنسا دەربڕی یاخود تەئیدی خۆت بۆ فەڕەنسا بۆچی دەرەبڕی لەو کاتە یان من ڕۆژێ لەوە پێشەوان بڕۆن نقطەی نظامیم گرت بە پێی مادەی پێڕەوی کە لە سەلاحیاتی دەستی سەرۆکایەتی پەرلەمان و سەرۆکی پەرلەمان و دەستی سەرۆکایەتی ئەوەیە کە بە ناوی پەرلەمان و ئەتوان لێدوان دەرکەن وتم ئێوە نوێنەری ئێمە نوێنەری هەموو گەلی کوردین ئێوەش نوێنەری ئەندامانی پەرلەمانن ئاگادارن کە لە فەڕەنسا چی گوزەراوە یەک کەلیمەتان نەوت لە هۆڵی پەرلەمانە سەر ئەم بابەتە باش چەند نقطە نظامێکی تر پێش ئەوەی من گیرا یەک وەڵام درانە و نقطە نظامەکە من هەر وەڵام نەدرایەوە باش ئەی نازانی وەڵامی بە پێچەوانەوە ئێمە چاوەڕوانی ئەومان کرد کە مووقیفیانە بە کەچی بۆ سبێنێ مووقیفێکی دژیانە بوو کە ئەمە بەڕاستی علامەتێکی ئیستیفهامی زۆر گەورەی دروست کرد لەسەر ئەم باش ئەم قوارەیە کە باز دەکرێت جا قسم ئەوەیە بۆی کە قسەکەم تەواوکەم ئەبوو لەو کاتا وەزارەتی ئەوقاف یەکسەر بەیان نامەی دەربکردایە یەکسەر ینی بەڕاستی ئیدانەی ئەو بابەتەی بکردایە چونکە بۆ بابەتەکە پەیوەندی بەخۆیەوە هەیە ئێستا ئەم بابەتی هەندێک بابەتی ترێ لەوانە پەیوەندی بە وەزارەتێکی ترەوە هەبێ و پێویست نەکا وەزارەتی ئەوقاف ئەسڵەن خۆی تێبگەێنە لەو بابەتە و ئەسڵ لەوانێ مقابل ینی دڵخۆشکەرکە دڵی خۆش زیاتر خۆشکە ئەوەی کە ئەو بابەتەی کردووە دڵی زیاتر خۆشە بێ لە سەیر چۆن داومە لەوە تەریان سێ چۆن هەمویان هاتوونەتە سەرخەت بۆ ئەم بابەتە وەنیە ئەبوو بۆ نمونە وەزارەتی ڕۆشنبیری بەیان نامەیەکی دەربکردایە و ینی ئەوەی کە خۆی مەبەستیی بیوتایە یان تداوی شەوقاف و مامۆستانی
ینی ئەو بابەتە ینی بابەت تۆ ینی مشکلەکە ئەوەیە تۆ کە شتێکە ئیشی خۆتە نایکەی باش بابەتێکە ئیشی خۆت نیەکەی لەما زەرەکەی بەڕاستی خراپە وەکو لیژنەی ئەوقاف خۆتان چیتان کردووە بۆ ئەوەی کە وتاری ئاینی سنووردار نەکرێت یعنی پێشتر کۆمەڵێک مامۆستا هەبووە کۆمەڵێک مامۆستایی بوێر هەبووە لە هەولێر لە شوێنەکانی تر دوورخران و تا ئێستش ڕێگەیان پێنادرێ وتار بدەن ئەوانەمان سەرکوتکردنی مامۆستای ئاینی ئێستا لە زۆر بشوێن لە ژێر فشاردان ئێمە خەڵکێکی سەریحی باش و ئێمە خەڵکێکین بەڕاستی لە ئاستی وتنی قسەی حەق سڵ ناکەینەوە و بە دڵسۆزانەش ئەیڵێن ومە بەسیشمان ڕووخاندنی هیچ کەسێک و شخصێک و ئەوانە نییە شتێک کە حەق بێت ئەیڵێ ئێمە ئەو ڕۆژە و بەڕێزانەی کە هاتنە پەرلەمانی کوردستان زۆر بە سەریحی ئێمە قسەمە لەگەڵاکردن باش زۆر بە ڕوونی قسەمە لەگەڵاکردن ئەوان هەندێ شتیان باس کرد بەڕاستی جوان بۆن منوتیان مامۆستا ئەگەر لەوە و پێش گومانێگە بوو بێ لەم بۆردە بەوەی کە ئەندامەکانی هەمووی سەر بە تەوژمێک و بە حیزبێک و بن ئێستا وانییە ئێستا ئەوە تا سەرۆکی بۆردی وتاردانان دیاریکردنی عینوانەکان لە هەموو پارێزگای سلێمانی ئەندامێکی کۆمەڵی ئیسلامیە مامۆستایەکی کۆمەڵی ئیسلامی لە مەکتەبی زانایانی کۆمەڵی ئیسلامی لەگەڵ مەقامی هەیە بەڵێ بەڵێ دوای پرسیار کە جەنابەت توانی پشت ڕاستی کردەوە وەکو سەحەفێک بزانە وایە یاموانی ئێوتیان باشە مامۆستا ئەگەر ئێمە مەبەستمان بێ کۆمەڵێک دیاریەکەین یام ئەم لیژنەی باڵایی بۆردە ئەوە مامۆستا فڵان کەسە یەکگرتووی ئیسلامیە ئەوە مامۆستا فڵان کەسە سەلەفیە ئەوە مامۆستا فڵان کەسە سۆفیە ئەوە مامۆستا فڵان کەسە پارتیە ئەوە مامۆستا فڵان کەس سەر بە کوێیە ئێمە ئەوە سەرۆکی بۆردەکە کاک بارزانی ناوتی مامۆستا سوێن بەخوا من کەسێکی مستەقلم هەتا ساڵی 2010 من سەر بە لایەنێکی فڵان لایەن بوو لە 2010 من وازم هێناوە ئەگەر بزانم هەر دقیقەیەک من ئیستیغلال ئەکرێم و بەکار ئەهێنرێم بۆی کە کۆت و زنجیر بخەمە دەست و دەمی مامۆستایانی بەڕێزە و غەسپی کەم لەسەریان بڵێم ئەبێ وا بکەن و وا بڵێن ئەوە بخوێنەوەتی بەخوا وازە هێنم لەبەرەوە بەڕاستی کاک حەکیم ئێستا ڕێگەدەدەن ئێمە بە کورتی پێمان وتمان کاکە ئەگەر ئێوە مادام ئێستا ڕێگەدەدەن وتارێک بدرێت لەسەر حکمی موچەبڕین لەسەر حکمی دزینی نەوت ڕێگەدەدەن ئەوەشمان پێوتن ئەی کواتە ئێستا ئەوە کاتە وەکو جەنای مامۆستایدریس فەرمووی کەوتۆتەوە سەر خەتیبەکە خۆی خۆ من چی بکەم کاک حەکیم ئەزانین لە کوردستانە 5680 مزگەوت هەیە باش لە کۆی ئەم چوار محافظەیە 3267 مزگەوتیان وتاریان تایە باشە 2413 بەس مزگەوتن و مسەلان و وتاریان تیانە لەمانەی کە لەم 3267 1656 خەتیبی تایەکە میلاکە واتە تەعینە و خەتیبە 1656 1308 مامۆسای تایەکە خۆبەخشە ئێمە پێماوتمان کاکە ئێوە ئێستا یەکسەر مەڕۆنە سەر وتاردان و ینی دیاریکردنی عینوان و ئەمە ئەگەر ئیختیاری بێت تەوجیه بێ سەبوون بوونە من هەندێک قەزا و هەندێک شارەزانم مامۆستاکان خۆیان لەناو خۆیانە کۆبنەوە هەموو پێنجشەمەیە کۆبنەوە لە بینی خۆیانە مناقەشە و جیدالەکەن ئەڵێن باشە پێمان باشە ئەمڕۆ بۆن من لە شارۆچکەی وەکو سەی سادق چی باس بکرێت باشە وڵا لە بەرەو کێشەی تەلاق زۆرە وڵا لە بەرەو کێشەی کوشتن زۆرە وڵا لە بەرەو کێشەی مناڵ بەگوێ دایک و باوکی ناکەوە فلان کێشەکان کۆکەنەوە و بڕیارەدەن بابەتێک باسکەن بۆی نەفعی هەبێ بۆ کۆمەڵگاکە ئێ باشە تۆ 1308 خەتیب بدەیە خۆبەخش بە گیرفانی خۆی بە گیرفانی خاڵی خۆی ئەڕوا وتارەدا لە گوندێکە تۆ نای ئەمە چارەسەرێکی بۆ بدۆزیتەوە باشتر نییە بێ چارەسەرێکی ئەمە بدۆزیتەوە بە دەستەواژەیەکی تر بڵێم پێش ئەوەی کە تۆ واجبات غەسب بکەی بەسەر خەتیبەکە نابێ حقوقی بیتێ نابێ لێ پێچیتەوە لە موچەی پێچیتەوە گرنگیدانی کاکە گیان وەزارەتی ئەوقاف ئێمە ئەمە نووس حەباسی ئەەکەین ئێمە ئەمە دەستخستنە سەر برینەکانە بۆی کە چارەسەر بکرێت وەزارەتی ئەوقاف معهدێکی هەبوو معهدی کوردستان بۆ ئائیمە و خوتەبا ئەزانی شەهادەی معهدەکەی خۆی فلسێک ناکات لە کوردستانە فلسێک یەک فلس ئەی بۆچی ئەی توزانم تۆ پرسیارمان لێ کردووە یعنی چەندین مامۆستای بەڕێز ئەزانم لە کوردستانە کە خەریجی معهدی ئائیمە و خوتەبای وەزارەتی ئەوقاف خۆیەتی ئەم بەڕێزە فەقیرە فلسێک ناکات ینی شەهادەکەی بە هیچ باخسەکەم تەواوم کاخاتیم شەهادەکەی هیچ نییە تۆ عەرەب ئەڵێ مەن لەم یەکن لنەفسیه فكيف يكون لغيره
تۆ ئەگەر خۆت ڕێز لە شەهادەکەی خۆت نەگری چۆن خەڵک ڕێز لێگری تۆ خۆت ڕێز لە خەتیبەکەی خۆت نەگری ئیهتیمامی پێ نەدەی گرنگی پێ نەدەی 1300 خەتیبت لە کوردستانە هەبێ بە گیرفانی خاڵی خۆی بڕوا و تاربات تۆ ئیهتیمامێکی گەورەی پێ نەدەی ئیتر چۆن نەتوانی غەسبی کەی لەسەری واجبی کەی لەسەر لە لادەیەکە لە شوێنەکە بڵێ وەڵا بێ فلان مۆزوع باس کەیت و فلان مۆزوع باس نەکەی. سپاس دەکەم بەڵێ بینەرانی بەڕێز ناوبڕێکی کورت و دەگەڕێنەوە وڵاتە. تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ بەرهەمهێنان و بڵاوکردنەوەی ڕێکلام. وشەفۆن ڕووناکی دەخاتە سەربواری تەکنەلۆژیای نوێ. لەمڕۆ لە کاتی لە کارکەوتنی مۆبایلەکەت یان ئایپادەکەت پێویست ناکات دەست بەجێ هەوڵی گۆڕینی ئامێرەکەت بدەیت. ئێستا وشەفۆن سەرجەم پارچە ڕەسەنەکانی مۆبایل و ئایپادی دابین کردووە بە نرخێکی سەرسوڕێنەر و پابندێکی بێهاوتای کوالێتی. لەبیرت بێت مۆبایلەکەت بە شێوەیەکی دروست چاک بکەوە و لەگەڵ وشەفۆن نازنامەی متمانە بەدەست بهێنە. سەرجەم پارچەکانی لە دەستی یەکی کۆمپانیا جیهانیەکان دەکرێت و بە شێوەیەکی سەلامەت دەگوازرێتەوە. پێش ڕادەستکردنی با کڕیار سەرجەمیان پشکنینیان بۆ دەکرێت بۆ دڵنیابوونەوە لە کارکردنیان. هەموو کارەکان شایانی سەرنجی تۆیە. وشەفۆن ڕێگا بۆ ئاستەنگەکانت دەکاتەوە. بۆیە وشەفۆن بکە بە هاوڕێی متمانە پێکراوی خۆت. وشەفۆن هێزی تەکنەلۆژیای نوێ. برنجی سروشتی شیمال لەسەر خواست و داوای زۆری هاوڵاتیانی خۆشەویست دوای گەڕان و هەوڵێکی زۆر لە باشترین کێڵگەکانی وڵاتی ئێران ئەم جارە برنجی سروشتی شیمال باشترین و خۆشترین برنجی دەنەکخڕی شەژمانگەی دەرەجەیەکی ئێرانی بۆ ئێوە هێناوەتە کوردستان. ئەم برنجە دەنەکخڕا باشترین و بەتانترین برنجی گردەی کێڵگەکانی ئێرانە. ئێمە کێڵگە بە کێڵگە گەڕاوین بۆ ئەوی باشترین برنجی سروشتی و بەتام و خۆش بۆ ئێوە بدۆزینەوە. بە چاڵتوکی لە جوتیارەکانمان کڕی و خۆمان کڕەمان کردووە تاوەکو دڵنیا بینەوە لە پاکی و پوختی برنجەکەمان. ئەم برنجە پڕ ڤیتامین و کانزای سروشتیە بەبێ مادەی کیمیایی و پارێزەرە. لەگەڵ ئەم برنجە هیچ خەمی بەرزبوونەوەی شەکرە و کۆڵسترۆڵت نەبێت چونکە برنجێکی ئۆرگانیکە و پڕە لە مادە و کانزای سوود بەخش. هەروەها ئەگەر تەنیا برنجی سروشتی شیمال بخۆی هیچ خەمت نەبێ قەڵەوت ناکە. تەندروستیتان لە هەموو شتێک گرنگترە بۆیە برنجێک خۆن لە سەرچاوەکەی دڵنیا بن. بە باشترین کواڵەتی دەستمان پێکرد و وەک هەمیشە باشترین بەرهەم پێشکەش دەکەین. کارگەی هەڵاڵە بە ئەزمموی 12 ساڵی ڕابردوو لە دروستکردنی بوتڵی غازی ماڵان کە ئێستا لە تەواوی کوردستاندا بوونی هەیە بەردەوامە لە خزمەتکردن و ئێستا هاوشێوەی کارەکەمان تەنکی غازی LPG بە هەموو قەبارەکانیەوە بە باشترین کواڵەتی و ستانداردی ئەوروپی لە ژێر چاودێری کواڵەتی کۆنترۆلی حکوومەتی هەرێم و کۆمپانیایەکی تایبەت بە چێککردنەوەی تانکەکان لە ڕووی کواڵەتی و دانانی ئەکسسواراتی ئیتاڵی بەردەوامە لە بەرهەمهێنان. ئێستا هاوڵاتیان و هاوردەکاران دەتوانن بێ دوودڵی تەنکی غازی هەڵاڵا بەکار بهێنن کە گرنتی 100% لەگەڵە بۆ ماوەی 10 ساڵ. وەک هەمیشە لە هەرزانی نرخ و باشی کواڵەتیدا بێ ڕکابەرین. کۆمپانیای هەڵاڵا باشترین جۆر سەلامەتی هەمیشەیی. خۆشترین و باشترین جە بە ساڵ دەبژێرین سەرەتاش لە بەشداربووی دەستە چەپمانەوە دەست پێەکەین. پرسیاری یەکەممان دەڵێت کام لەم تامی جبسانە خۆشترینە؟ سرکە، مریشک، ئیندۆمی، پەنیر. ئیندۆمی. وەڵامەکە زۆر ڕاستە. ئێستا دەچینە لای بەشداربووی دەستە ڕاست. پرسیاری دووەممان دەڵێت کام جۆری جبس منداڵە زیاتر ئارەزووی دەکەن؟ سەدڵ، کیسە، خێزانی هەمویان. بە دنیایەوە هەمویان. وەڵامەکە زۆر ڕاستە. ئازیزان خۆشەویستان، بەشداروەکانمان خاڵەکانیان یەکسانن. کۆتا پرسیار ئاراستی هەردووکیان دەکەین. کامیان زووتر وەڵامیاندایە دەبێتە براوی پێشبڕکێکەکەمان. پرسیارەکەشمان دەڵێن هەموو ئەوانەی کە وتمان لە چ جبسێکدا هەیە؟ بۆسە ئەوانەی کە باسمان کرد بەس لە جبسی نینیایە. لە هیچ جبسێکی تران نەم خواردووە؟ ئەوە تا لەناو جانتاکەشمان پێما. حەزەکەن خۆشتان تاقیبکەنەوە دڵنیام هەڵبژاردنە ڕاستەکە جبسی نینی. بێگومان وەڵامەکە زۆر ڕاستە. دڵنیا بمنینیە ئەو جبسەی وێنەی نییە کەرتامێکی بێخۆشە بۆ من بۆ ئەو بۆ تۆشە. ئادەی پێم بڵێن چییە؟ نینیە هەر نینیە. جبسی نینی تامێکی لە یاد نەکراوە. تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ بەرهەمهێنان و بڵاوکردنەوەی ڕێکلام.
لەبێت بینێرانی بەڕست کاک دکتۆر ئیدریس بکەنەوە لای بەڕێز سەبارەت بەو هەوڵانە هێن کە بۆ کەمکردنەوەی ڕۆڵی مامۆستا بڵین و تاریهێنی مزگەوت پێ دوای پەیوەستە بە وەزارەتێک یاخود پەیوەندی بە سیستەمە سیاسەکەشەوە هەیە یعنی جگە لە دەرەوەی ئازادی ئاینی بڵێن ئازادیەکانی تریش بەرەو تەسکبوونەوە دەڕۆن. طبعا یەک لە گرفتەکانی ئێمە ینی بەگشتی شەرق ئەوسەد ڕۆژهەڵاتی ناوەڕاست هەموو کردتۆ بەر ئەم شەپۆڵە و دەسەڵاتی هەرێمی کوردستانیش لەوە بەدەر نییە ینی شتێکی عاجباتیە نە ئەلمانیە نە ئیسلامیە چونکە ئەگەر ئەلمانێکی سڕف بی دەبێت بەو بنەما دیموکراسیانەی کە ئێستا لە ئەوروپا دەوڵەتداریان پێدەکەن و ماف و ئازادی خەڵک پارێزراوە و خەڵک لە چوارچێوەی هاوڵاتی بوون ژیانی خۆی گوزر دەکا و ڕێی خۆی دەردەبڕی ئێوە بەڕاستی گرفتمان نەبوو ئەو کاتە گرفتمان مەبەستمان ئەوە بوو کە دەمانتوانی مەسەرەن لە چوارچێوەی ئەو نیزامە ئێمە هەوڵی جوهدی خۆت سەرفکەی و ئەو خیتابەی کە هاتە بیگەینی لە ئەوروپا یەک لەو مامۆستا بەڕێزانە گوتی چوومە بەریتانیا لەوێ وتارێکمدا بە ساحێب ڕێکخراوەکەم گوت کاکە خەمن تاری جومعە دەخوێنمەوە ناکرێت و خەبەری حکوومەت بدەیت گوتی مامۆستا لێرە ئەو گرفتەمان نییە مادەم ڕێکخراوەکە لێرە ئیجازەی ڕەسمی هەیە ئەوە هەر چاڵاکێکی دەکێت و پێویست ناکە بگەڕێەوە لەو دەسەڵاتی چونکە لێرە ئەو سیستەمە ئاوا تەعامل لەگەڵ هەموو ڕێکخرا و ناوەندەکان دەکەن لە وڵاتی ئێمە ئەوە نییە ڕێکخراوە ناوەندە مرکزە دیراساتە مزگەوتە هەمووی بەستراوەتەوە بە دەسەڵاتێک کە دەسەڵاتەکە یەک چاوی هەیە ئەویش چاوی حیزبایەتیە هەر شتێک دێڵی هەر شتێک دەیکێ لە کۆتاییدا دەبێت بچێتەوە ناو باغەڵی ئەو حیزبە بچێتەوە ناو باغەڵی ئەو دەسەڵاتە خزمەت بەوبی خزمەت بە دەسەڵاتەکەی ئەوبی مەسەڵ لۆ نمونە بەردەوام لێرە هەموو وەزارەتی ئەوقاف و دەسەڵاتدارانی ئەو حکوومەتە دەڵێن کاکە مامۆستا ئاینی دەبێ سەربەخۆبی بەڵام لە حاڵەتێکدا ئەگەر حیزبی دەسەڵات گرفتێکی بێتە پێشە یەکسەر وەڕقەی بۆ دەنێری کاکە دەبێت تۆ بەو ئاراستەیە قسە بکەی کە ئەمن دەمەوێت یا مەسەلەن قەزیەیەکی ئینتیخابات دێتە پێشە خەڵکی خۆی ئەگەر لە مەساڵیحی خۆی بی مامۆستاکان ئاگادار دەکاتەوە دەڵێت دەبێت ئەم بابەتەی باسکەن چونکە مەسەلەکی نیشتیمانی یا مەسەلەکی قەومی لە خەتەرە دوێنێ بەو مامۆستا بەڕێزت گوت کاکە تۆ هەوڵدا دوورکەوە لە سیاست بەڵکو ئاراستەکی گشتی تەبی ئەمڕۆ بەخۆی بە سیاسی دەکا گرفتی نییە لەولاوە دەڵە کاکە ئەوی دوو وەزیفەی هەبی دەبێت دوور بخرێتەوە تو ئیجازەی دیراسی تێ دەبی لە مزگەوت دوور خەیەوە بەڵام لەولاشەوە کەسێکی خۆی هەیە ئەندامی پەرلەمانە 50 وەزیفەی هەیە بەڵام دووری ناخاتەوە لۆ دووری ناخاتەوە لەبەرەوە لەسەر لستەکەی ئەوە لەسەر حیزبەکەی ئەوە لەسەر دەسەڵاتەکەی ئەوە زەرەر بە وەکو کورد دەڵێ زەرەر بە پەزی ناگەینی یعنی بانێک و سەد هەوا لەو دەسەڵاتی ئێمە هەیە ئەگەر بڵێن سیستەم بەگشتی بەو ئاقارەیدا دەڕوە بەڵێ بە تایبەتیە من لێت ناشارمەوە پێم خۆشە سەریح قسەی بکەم چونکە لە ژیانی خۆمدا ئەوەی کتومە عەز دەکەم مطابق بی لەگەڵ ویژدانی خۆم و عەزیشم لێ ئەگەر شتێکم گوت ئامادە بم باجەکەشی بدەم یعنی ئێستا سنووری ئێمە هەولێر و دهۆک و ئەو سنوورە کە پێی دەڵێن زۆنی زەرد مامۆستایان و مزگەوت و تەنانەت ڕۆژنامەنووسیش بەڕاستی ئازادیەکەی تێدا بەردەستەترە هەتا لە سنوورەکەی ئەو لای اینجا ئەوەش بەڕاستی ئەوەش دەڵێم ئەوەش لە ئازایەتی سنووری سەوز نییە سنووری سەوز وەکو دەڵێ مرکزیەتی ئەو حیزبەی ئەوەندە تۆکمە نییە معارەزە لەوێ زیاترە ئەگەرنا ئەویش دەسەڵاتی هەبی چونکە بە قەنعاتی من ئەو دوو دەسەڵاتە هەردووچەند بەرپرسن لە بەرتەسکردنەوەی ئەو حاڵەتە یعنی ئەوە نییە بڵێ ئەوە لەوی ئەوەترە بەڵکو لەبەرەوەیە ئەو لەوانەیە لۆی نەلوێ و لۆی لە گونجێ ئەگەنا ئەمن دڵنیامەکی ئەوە دەکەم لەبەر هەندێ ئێمە بەڕاستی بارگرانیمان زیاتر لەسرە ئەم بارگرانیش لە کۆتاییدا بە دەرەجەیەک زەرەر بە دەسەڵات دەگەینی دووبارە دەکەمەوە کە زەرەر بەو دەگەینی دووەم بەڕاستی وەکو لە پێشدا ئاماژەم پێکرد ئەو سیستەمە بەو شێوازەی کۆمەڵک تەجروبەمان هەیە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست لە کەمتر لە 30 ساڵ ئەمن نازانم یعنی دەسەڵات ئەو مستەشارانە ئەو کەسانی کە مستەشاری سیاسین مستەشاری ئاینین مستەشاری ئەمنین مستەشاری کۆمەڵایەتین یعنی ڕۆژ لە ڕۆژان یعنی ئاوڕێک لەو مێژوە نادەنەوە کاکە ئەو مێژووی بە زۆرکردنە سەرکەوتوو نەبووە ئەو مێژووی بەرتەسەکردنەوەی ئازادی زەرەری بەوانگاندوە ئێستا ئەوروپا هاوڵاتی بوونی تەبەنی کردێ فەرم و بە عەدالەت تێدا ئەوە درێژەی کێشا دەوڵەتەکانیان ئەوە ئەمریکا 200 قسوور سارە دەوڵەتداری دەکا بەریتانیا بەخۆی هەمووی 30 ملیۆن کەسە نیوە شەرق ئەوسەد بەڕێوە دەبا بەڵام بیر لە ئازادی دەکاتەوە هەموو دووەلی ئەوروپی لێکدەوە
ناگاتە عەدەدی ملیارە کەس بەڵام دنیا 7 ملیار و ئەوەندە ملیۆن کەسەیە بەس سین و بەس هێند لەگەڵ ڕۆژهەڵاتی ناوەڕاست زیاتر لە 3 ملیار کەسن باشە ئەوان چونکە جۆرێک لە هاوڵاتی بوون و ئازادی تەبەنی دەکەن هەموو دنیای ئیدارە دەکەن باشە کاکتۆر بەس وەکو ئەوەی ئەوانە بۆ بیر ناکەنەوە یعنی لە حاڵی خۆیان بکەنەوە لەمە هەرگەڕێ باشە بەس وەکو ئەوەی کە پێ دوایەت ئەو لیژنەیە کە دیاری کراوە ڕۆژێک لە ڕۆژان ڕێگە بەوە دەدەن باسی حکمی بوو چەبڕین لە ئیسلام دزینی دەهات ناشفافیت ڕوبەڕووبوونەوەی ستەم پێ دوایە دەتوانن دەست بۆ ئەم پرسانە ببن بەڕاستی ئەمن پێم وایە ئەو بۆردا کە دروست کراوە هەر کەسێک تێدابی هەر لایەنە تێدابی هەر جیاتێک تێدابی لە کۆتاییدا لە بۆ لە قاڵبدانی مزگەوت و میمبەرە ئەو تەجروبەش لە میسر هاتیە لە ئوردەن هاتیە لە مۆریتانیا هاتیە لەو دەوڵەتان هاتیە ئەوە یەک دووەمیان بەڕاستی ئەوانە کە دێن مزگەوت و میمبەری لە قاڵب دەدەن لەو قاڵبەی کە بەخۆیان دەیانەوێت طبعا ئەو قسانە دڵنیام زۆر دایانیەشێنی ئەوەی پێیان بکرێ هەوڵ دەدەن بیکەن بەڵام ئەوەی لەسەر ئێمە واجبە پێغەمبەر عەلەیهی السەڵات وەسسەلام 7 وەسیەتی بە ئەبوو ذەر کرد یەک لە وەسیەتەکانی دەفەرمێ ئەمەڕەنی پێغەمبەر عەلەیهی السەڵات وەسسەلام طبعا لە پێشدا دەفەرمێ ئەمەڕەنی خەلیلی خۆشەویستەکەم پێی فەرمۆم ئەن تەقول الحەق وئین کانە مڕەن حەقێ بڵێم ئەگەر تاڵیش بی حەق زۆر تاڵە تاڵەکەی ئەوەیە پێی عەزاب دەدرێی پێی دەردەکرێی پێی بنان بڕا دەکرێی ئەو جۆرە شتانەی کە دەسەڵات بەردەوام بەکاری هێنایەوە لێرە زیاتریش بەکارهێنا تەوەقوعکە هەتا حەدی ئەوەی ئەگەر بێت دەرگەی ماڵەکەت دێداخە پێی بکرێ دەیکا بەڵام ئەوە گرنگ نییە گرنگەکە ئەوەیە ئایا ئێمە ئەمام الله کاتی خۆی مامۆستا مەلا محەممەد ساڵح شارەزووری لە مزگەوتێدا هەموو جومعان سەردەمی بەعەز نیوەڕۆیان یا تاقەکەی پێبوو چکە دەیان برد بۆ سزن ڕۆژێکیان بۆ گرفت کێشە خەڵک کۆبوونەوە مام ئەختیارێک بەوێدا تێپەڕی گوتێری ئەو گارەگارە چییە ئەم هەرایەت چییە تیان وەڵا ئەوە مامۆستا مەلا محەممەد ساڵح شارەزووریە گیری خواردووە بەدەم خوا و بەدەم بەعسەوە بۆ خوای دەڵێ بەعز دەیگری بۆ بەعز دەرێ خوا دەیگری ئێستاش ئەو مەلایەنەی کە حەق بێژن ڕاست بێژن گیریان خواردووە بەدەم ئەم دەسەڵاتە و بەدەم خواوە ڕاست دەڵێن ئەوە ئەم دەسەڵاتە دەیانگری ڕاست ناڵێن خوا دەیانگری بەڵام مرد پیا و حەقبێژ خەتیب وتاربێژ جێگری پێغەمبەر صلی الله عليه وسلم ئەوەیە کە حەق بڵێ وئین کانە مڕەن ئەوە فەرمایشت و ئەمری محەممەد المستەفا صلی الله عليه وسلم ئەمە حەقی ئەو فەرمایشتە نازانین تەوەقوع کە ئەو 7 وەسیەتەی پێغەمبەر صلی الله عليه وسلم وەی لە سەحابە کرد یەک لە وەسیەتەکان ئەوەیە دەڵێ ئەتوو هەوڵدا بارگران نەبی لەسەر خەڵک دەڵێ سەحابە ئەگەر دارەکەی دەستیان بەر ببایە لەسەر وشتری لەبەر ئەو فەرمانەی پێغەمبەر صلی الله عليه وسلم نیان دەگوتە کەسێکە بینە بن بەڵام ئێمەی مامۆستا ئاینی ئەسڵەن بیر لەوانە ناکەینەوە ئەوەندەی دەسەڵات و ئەوەندەی ئەوانە ڕازی دەکەین بەخوا لە ڕازیکردنی خوای پەروەردگار ڕحمانی ناکەین و ڕاستیش ناکەین ڕاستمان بکردایە خوا دەعمی دەکردین یارمەتی دەداین پشتگیری دەکردین بەڵام لەگە قسەکانی خۆمان ڕاستمان نەکردووە بۆیە ئەوە چارە نووسمانە و چارە نووسی خراتریش بەڕێوەیە باشە دو پرسیارم زۆر بە کوتێگە شتێکشت ماوێ بە سەبارەت بە دوورخستنەوەی ئەو مامۆستایینە کە بەڕێزیشت دەمێکە دوورخراویتەوە ئێستاش ڕێگەتان پێنادن بەڕێستان و کۆمەڵێک مامۆستای ئاینی تر کە وتار بدەن بەکو دو پەیامیش لەگەر شتێکت مابێ لەسەر دژاتی ئەم دەسەڵاتە بۆ دین بە کورتی بێ سوپاس دەکەم والله مەسەلەی گەڕانەوەی مامۆستا ئاینی بەڕای من یعنی جارێ مامۆستا ئاینی نابی بەخۆی هەوڵی جێڕانەوەی سەر مینبەرێ بدا یەک شت زۆر گرنگە کە ئەوەلیش دووبارەم کردو ئێستا دووبارەی دەکەمەوە 100 زاریش حەقی وێمە لەسەرەوە بین یعنی معادلە لە بینی پێغەمبەر صلی الله علیه وسلم لەگەڵ قوڕەیش و لەگەڵ بێزەنتی و لەگەڵ ڕۆم و لەگەڵ فارس کە ئەوانە 2000 سال دەسەڵاتیان هەبووە دەسەڵات و پارە پێغەمبەر صلی الله علیه وسلم ناتوانی بە پارە و بە دەسەڵات بەسەر ئەوانە دازاڵبی بەس شتێک کە پێغەمبەر عەلەیهی السەلام وسەلام زاڵ دەکا مەبدە ئەوەیە کە لە سەری گەورە بووە بۆیە کاتێک ئەوان دێن دەڵێن ئەو هەلۆ دەکەین ئەو هەلۆ دەکەین ئەو ناڵێ وەڵاهی ئەوە باشە یان خراپە دەڵێ وەڵڵاه ئەگەر مانگم بدەن دەستە ڕاستی و خۆرم بڵین ڕۆژم دەدەستە ڕاستی مانگم دەدەستە چەپی ئەمن وازدەوە ناینم دەبێ مامۆستا ئەوها گەورەبی بەڵام بەداخەوەها گەورە نەبووین بۆیە دەبێ مامۆستا ئەگەر قسەیەکی کرد
ئامادەبی تەسحیە لەسەر ئەو قسەیە بدا. ئەگەر ئامادە نییە زۆر تەبیعی و سروشتیە با نیکە چونکە خەڵک لە کۆتاییدا لە مامۆستای ئاینی دین دەبینی دین ئیسلام دەبینی ئەو ئیسلامە عەظیمە کە عیبارەتە لە مەبدە. ئێستا ئێمەی مامۆستای ئاینی دینمان ناشرین کردووە. ئەمە یەک. دوو، بەڕای من هەتا ئەو دەسەڵاتە ئەو مستەشارانەی هەبی کە ئێستا هەن بەرەو خراتر دەڕوە، بەرەو باشتر ناڕوە، چونکە ئەو مستەشارانە خەریکی خۆپێگاندنی خۆیانن، خەریکی خۆ دەوڵەمەندکردنی خۆیانن، خەریکی بەرزکردنەوەی پلەی خۆیان، خەریکی ئەو ملەتە نین. والله خەمم ملەتە، خەممان نیشتیمانە، خەممان خاکە، خەممان وڵاتە، خەممان ئەو قەوارەیە دەمانەوێت نەڕوخێ، ئەو قەوارە بمینێ. ئەمە هەبین یان نەبین گرنگ نییە، وتارمان هەبی یان نەبی گرنگ نییە. مهم ئەوەیە ئەم قەوارەیە، ئەم نیشتیمانە، ئەم خەڵکە، ئەم ملەتە کە 50 ساڵە تەسحی داوە گاتە نەتیجەی خۆی. بۆیە ئەگەر ئەوان صاحبی ئەوە بن. طبعا ئاکسی قسەم ئۆبامە کە چوە کۆشتی سپی یەک نەسیحەتی کرد لە ئەوەکانی، گوتی نەسیحەتی چم دەکەی؟ گوتی بڕۆ ئەو کەسانە بینە ناو کۆشتی سپی بیکە ڕاوێژکار کە ڕەئیان لەگە تۆ جیاوازە. یەک کەس ڕەئیەکی خراپ بەرامبەر بەو دەسەڵاتەی برێکە نەک خراپ، یعنی پێچەوانە لەگەڵەوەی ببوورە پێچەوانە بە هەموو قوتی خۆی دووری دەخاتەوە. سپاس دەکەم. ئەو کەسانە دەینی کە دەڵێ ئەشەدەم بیللا بە ناحەق نەتیجەی ئەو وڵاتە فەرمو لەوە ئەوە کێشەی اقتصاد، ئەوە کێشەمان لەگەڵ عێراق، ئەوە کێشەمان لەگەڵ ئێران، ئەوە کێشەمان لەگەڵ تورکیا، ئەوە کێشەمان لەگەڵ ئەمریکا ئەوروپا، شێ کێشەمان نەبی. شارعی کوردی دابەش بووە، ملەتەکەت دابەش بووە، جوگرافیایەکەت دابەش بووە. بۆ چونکە ئەم عەقلیەتە دێ ئیدارەی دەکا. بۆیە بەڕای من ئاسۆی ڕوون نابینم لەو دەسەڵاتەی کە فەراهەم بێ ئازادی تێدا بەرهەم بێ. سپاس دەکەم کاک دکتۆر نازی کاتمان زۆر کەمەوە بەس سەبارەت بۆی کە پێ دوای ئەگەرم دەسەڵاتە بەردەوامی لە کەمکردنەوەی ڕۆڵی مزگەوت نازانم تا پەروەردەی ئیسلامی لە خوێندن کەمکردنەوەی ڕۆڵی مامۆستای ئاینی سەرنجامێکی باشی دەبێت. سەرنجامەکەی ئەوەیە کە ئێستا ئەبینین کە کەس حەسوودی پێ نابە. باشە. هەر دەسەڵاتێک ئیهتیمام نەدا بە لانی معنەویاتی ئەو دینەی کە بە هاونیشتیمانیان بە دینی خۆیانی ئەزانن گرنگی پێ نەدا، کار ئاسانی بۆ نەکا، بەتابەت لە کوردستانی خۆمانە مامۆستایانی بەڕێز مزگەوتەکان هەوڵی کۆت و بندکردن بە دەرەنجامەکەی ئەوەیە کە ئەیبینی ئێستا لە کوردستانە. ئەو بێسەروبەرەی کە لە کوردستانە هەیە کەس حەسوودی پێ ناخوازێ. ئەوەی کە ئێمە ئاوامان لێ هاتووە بە دەیان جار وەفدمان ئەڕوا بۆ بەغداد ئەسڵەن وەڵامیشان نادەنەوە. هەر لەو سەرەوە گەڕێنەوە ڕەجعوا بخفەی حونەین صفر اليدين. ئێتۆ ئەگەر لەناو خۆتە ئیهتیمام بە بەڕێزترین مقدسترین و بەڕێزترین شوێن کە مزگەوت بێ نەیدەیت و ئیهتیمام بە خەتیبەکان نەدەیت و ئیهتیمام بە ئیمامەکان نەدەیت و ئیهتیمام بەوانە نەدەیت کە داینەوەی هەڵگیرساندنی ئەم شۆڕشە بوون و ئەم شۆڕشە ئازادی خوازە بوون، ئەوە نەتیجەکەیەتی کە ئەیبینی. و کاک حەکیم جا من ئەمەوێ لە کۆتاییە ئەوەش بڵێم ئەگەر تۆ پرسیارەکرد نەما بێ، ئێمە وەکو کۆمەڵی ئیسلامی بەڕاستی ئەوەنە متمانەمان بە خۆمان هەیە لە هەر شوێنێکە و لە هەر موئەسسەسەیەکە بەشدار بین لەسەر مەبادیئی خۆمان بەردەوام. بەس ئێستا ئێمە هەمیشە وەکو کۆمەڵی ئیسلامی هەمیشە باجی مەواقیفەکان خۆمانمان داوە، هەمیشە باجی ثەبات و جێگیربوونی خۆمانمان داوە لەسەر هەڵوێستەکانمان. بەڕاستی بۆ ئەم بابەتە دۆست و دوژمن شاهدیمان بووە. و ئێمە لە هەر پرۆسەیەکا بەشدار بین، هەر پرۆسەیەک بێت بەشداریکردن بێ لە حکوومەت. ئێمە لە حکوومەت بەشداریمان کردووە و سەحبیشمان کرد. لە پەرلەمان ئێستا هەین و بە ئەرکی سەرشانی خۆشمان هەڵەسین زیاد لەوەی کە خەڵک متمانەی پێ کردووی. باشە ئێمە لە خولی لە 4-6 کورسی بوون بەقەت بە ئاعترافی دۆست و دوژمن بەقەت 7 کورسی بەقەت 20 کورسی دەورمانە بوو. ئێستا 7 کورسیمان بەقەت 7 کورسی دەورمانەیە. و لە هەر پرۆسەیەکی ترا بەشداری بکەین. ئەگەر زانیمان خزمەتێک بە دین و ژینی میلەتەکەمان ئەکەین ئەوە بەردەوامە بین. ئەگەر زانیمان خزمەتمان پێ ناکرێ
ئەوە لەسەر وازێنان و دوورکەوتنەوە و قسەی حەق پەکمان لەسەر غیرەت زۆر بەکوتی وتت لە لیژنەی بڵێن بۆردەکە کێستا لە سەراسی وەزارەتی ئەوقافدانراوە و تاریداریەکە ئێوە بەشدارین بەس وتت لە سلێمانی ئەندامێکتانێ ئەو ئەندامە ئێوە لە سلێمانی ئەم بۆردە خۆی لیژنەیەکی باڵای هەیە لە هەولێر باش ئەم لیژنە باڵایە داوایان کردووە تاوانکو وتم تەوژمەکان هەمووتیە سۆفی سەلەفی ئیخوانی و ئیلە ئاخریه و خەڵکی مستەقیل و داواشیان کردووە کە ئەندامی یەکگرتووی ئیسلامی تایە داواشیان لە کۆمەڵی ئیسلامی کردو کۆمەڵی ئیسلامی تاکو ئێستا خۆی ئەندامی نەناردووە بۆ ئەو بۆردە لە وەزارەت بڵێن لیژنە باڵاکە لیژنە فەرعیەکانی شارەکان لە سلێمانی وەکو عەرزم کردی سەرۆکی بۆردەکە لە مامۆسایی کۆمەڵی ئیسلامی بۆ ئەویان داناوە لەبەرەوە مامۆسایەکی چالاک بووە لە دیاریکردنی دەستنیشانکردنی وتارەکان کاتم بەڵێ ڕۆڵی زۆر چاکی هەیە لە عینوانی باشە لە شتی چاکە عینوانانە هیچ پێ ناکە کە لەوێ دێنیانی کەمتر ینی لێرە خۆیان دیاری دەکەن هیچی ئیجباری نیە کاک حەکی هیچی ئیجباری نیە تاکو ئێستا ئەگەر هەر کاتێک و عەرزم کردی ئێمەی کۆمەڵی ئیسلامی ئێمە ئیسلامی ئەزمون کراوین هەر کاتێک ئەگەر خەڵکێک بێوە قسێکی ناحەقمان پێ بکە ئیستیغلالمان بکە لە مەبدەئی خۆمان بمانترازێنێ ئێمە تەجربەکراوین هیچ شتێک نامان نەخشێنە لەو حەقەتی کە لەسەری لەو مەبدەئانەی کە لەسەری وەقفەکمان نەکەوتووە لەسەر هەڵوێست بۆ غیرەت زۆر سپاس بۆ هەردوولاتان سپاس بۆ بینێرانی بەڕێز سپاس بۆ هاوکارانم خواتان لەگەڵ